دەڤەری سۆران و ڕەواندز و چۆمان سەرەڕای وەرزەکانی تر لە وەرزی زستانیش بە یەکێک لە ناوچە گەشتیاریە گرنگەکانی پارێزگای هەولێردا دەنرێن و خاوەنی چەندین ناوچەی گەشتیارین و ساڵانە بە هەزاران گەشتیار ڕوو لەو ناوچانە دەکەن بۆ بەسەربردنی کاتەکانیان. لەگەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵا وەک خاوەن ناوچە گەشتیاریەکان ئاماژەی پێدەدەن ڕێژەی هاتنی گەشتیار زۆر کەمی کردووە و حکوومەتیش بە کەم تەرخەم دەزانن لە گرنگجینەدانی پێویستیان بە کەرتی گەشتیاری. ڕاستیت ئەوێت بواری گەشتیاری لە کوردستان تەنها ئیپۆینتێکی کە هەیە ئەوەیە کە سروشتێکی جوانن هەیە، ئیتر لە بواری گەشتیاری بێخاوەنتر لە کوردستان هیچ بوارێک نییە. ئەو سروشتە جوانە گەشتیار ئەگەر بەخۆی بێت هەندێک شوێن بگەڕێت و بگەڕێتەوە و ئیتر شتێکی ترکە خەڵکێک حکوومەتێک دەستگایەک لی بەرپرس بێت لی خۆی بەخاوەن بێت نییە. لە هەندێک شت خاوەندداریەتی ئەکرێت مەسەلەن شوێنێکت کرد زەری بەدێت گومرگ دێت کارەبا دێت ئاو دێت دەخل دێت هەموو دێن بەسەر وەرەکەن کاکە چت پێیاکردی وەرەشتەچیت بدە بە ئێمە. بەڵام لە ڕاکێشانی گەشتیار لە تربێتکردنی ئەستافی گەشتیاری لە چۆنیەتی تەعاملکردن لەگەڵ گەشتیار لە ناساندنی گەشتیار لە دەلیلی سیاعی ئەو شتانە هیچ شتێک بەناوی کاری گەشتیاری لە کوردستاندا بوون نییە. بەنسبەت گەشتیاری گەشتیار حتمەن بە وەرزی سەرما و سۆڵشوانە تۆزە کەمتر بێتەوە کەمتر زیاتر ڕوو لە شوێنی گەرمتر و داخراوتر بابرین دەکەن بە حکمی کراوەیە گەشتار ئێسانەکە کەم ڕووی تێدەکەن. هەڵکەوتەی سۆران و ڕەواندز و چۆمان وا هەڵکەوتووە ناوچە شاخاویەکانی لە وەرزی زستاندا بەفری زۆریان لێدەبارێ و بۆ ماوەی چەند مانگێک دەمێنێتەوە بۆیە بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران ئاماژە بەوە دەکات ئامادەکاری دەکەن لە کاتی بەفربارین گەورەترین فیستیڤاڵی بەفر لە سەرچیای کۆڕەک ئەنجام بدەن و سەرنجی زیاتری گەشتیاران بۆ ناوچەکە ڕابچێشن. چەند ڕۆژێکە بۆ وەرزی زستان و هەروەها سەری ساڵ ئامادەکاری باش کراوە بۆ ئەوی بتوانین لە وەرزی زستان بە هەمان شێوە وەرزەکانی تر ئێمە و گەشت و گوزار بتوانین کۆمەڵێک چالاکی ئەنجام دێن و هانی کردی تایبەتیش دێن بە تایبەتی شنگلبانە و کۆڕەک بۆ ئەوەی احتیفالات و هەروەها چالاکی گرنگی تایبەت بە گەشت و گوزاری زستانە ئەنجام بدەن. دوێنێش من بەخۆم سەردانی چای کۆڕەشی گەشتاریم کرد بۆ ئەوەی بتوانین لە نێوانی 15 بۆ 21 ئینشاڵە گەورەترین فیستیڤاڵی بەفر ئەنجام دێنە سەرچای کۆڕک بۆ ئەوەی بتوانین جەزبی زیاتری گروپی کۆمپانیا گەشت و گوزاریەکان بکەن. بۆ ڕاکێشانی گەشتیاری زیاتر بۆ ناوچە گەشتیاریەکان پێویستە کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان پلانی تایبەتی بۆ هەر چوار وەرزی ساڵە بێت و کەرتی گەشت و گوزار ببێتە سەرچاوەیەک بۆ بەرەو پێشبردننی وڵات. بەپێی وتەی نادرڕستی وتەبێژی گەشت و گوزاری هەرێمیش لە ماوەی 9 مانگی ڕابردوو 2,300,000 گەشتیار هاتوونەتە هەرێمی کوردستان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.